سڵاوتان لێبێ هەوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئیبراهیمۆڤیچ یەکێکە لە یاریزانە بەناوبانگەکانی تۆپی پێی جیهان و سەرڕای ئەوەی کە تەمەنی 39 ساڵە بەڵام تا ئێستا توانیوێتی ئاستی خۆی ڕابگرێ. ئیبراهیمۆڤیچ لە ڕۆزێنگۆرد لە سوید لەدایک بووە، لە باوکێکی بۆسنی و دایکێکی کرواتی. منداڵێکی سەختی بەڕێ کردووە بەهۆی خراپی باری مادی خێزانەکەی و بەوە ناسرا بوو کە پاسکیلی خەڵکی دەدزی. هەروەیە ئەستێرەی سویدی بە هەڵ و تێکۆشانی خۆی گەشتۆتە ئەو ڕۆژی ئێستای. لێرەدا باسی گرنگترین ئەو شتانە دەکەین کە ئیبراهیمۆڤیچ پارێکی زۆری تێیدا خرج کردووە، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەم ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چالاک بکەن. ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. فڕۆکەیەکی تایبەت بەهۆی ئەوەی کە یاریزانە بەناوبانگەکانی جیهان خاوەنی پارەیەکی یەکجار زۆرن و لەم دوایانەدا ژمارەیەک لە یاریزانەکان وەکو لیۆنێل میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ و نەیمار پارەیەکی یەکجار زۆریان خرج کردووە لە کڕینی فڕۆکەی تایبەتدا. هەر بۆیە ئیبراهیمۆڤیچ هەستا بە کڕینی فڕۆکەیەکی تایبەت بە ناوی ساسنا سایتیشیۆ. ئەم فڕۆکەیە چەند تایبەتمەندیەکی هەیە، وەک ئینتەرنێتی خێرا و سیستەمێکی تایبەتی هەیە کە سەرنشینان هەست بە ئارامی تەواو دەکەن و جێگای 12 کەس دەبێتەوە لەگەڵ شوێنی تایبەت بۆ کەلوپەل. هەروەها خێرایەکەی دەگاتە 881 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و بە نرخی 20 ملیۆن دۆلار کراوە. لە یەکێک لە کۆنگرە ڕۆژنامەوانەکاندا پەیامنێرێک پرسیاری لە ئیبراهیمۆڤیچ کرد کە ئایا فیراریت کڕیوە یاخود نا؟ ئەوژوتی نەخێر، فڕۆکێکی تایبەتیم کڕیوە کە بێگومان لە فیراری خێراترە. ڕۆڵێکس دایتۆنا. ئیبراهیمۆڤیچ بەوە ناسراوە کە حەزی لە کاڵای هەرزان نییە، بۆیە کاتێک بڕیاریدا کاتژمێرێکی دەستی بکڕێ ئەوە کاتژمێری مارکەی ڕۆڵێکسی کڕی کە گران بەهاترین مارکەیە و کاتژمێرەکەی ناوی دایتۆنایە. لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا گوتی ژمارەیەکی زۆر کاتژمێری مارکە بەناوبانگەکانم هەبوو، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان لە گەشتێکدا بوو و دزێکش هەموو کاتژمێرەکانی لێدزیم. کەشتی. ئیبراهیمۆڤیچ هەر تەنها بەوە نەوەستاوە کە فڕۆکەیەکی تایبەت و کاتژمێری گرانبەهای هەبێ، بەڵکو کەشتیەکی بچووکی گرانبەهای کڕیوە کە هەموو پێداویستیەکانی ژیانێکی خۆشی تێدایە و نرخەکەی 9 ملیۆن دۆلارە و چەند وێنەیەکی لە ئینستاگرامەکەی خۆی بڵاو کردوتەوە. ئەو یاریزانە دوای هەموو برنەوەیەک لە یاریەکانیدا حەز دەکات لەگەڵ هاوڕێکانی لەسەر ئەم کەشتیە ئاهەنگ بگێڕن. خانوویەکی شاهانە. لە کاتی مانەوەی لە مانچستەر یونایتد خانوویەکی بەکرێگرت بە 20,000 یۆرۆ بۆ هەر مانگێک. لەوانەیە ئەوە پارەیەکی خەیاڵی بێت، بەڵام کە سەیری داهاتی ساڵانی ئەو یاریزانە دەکەین کە 27 ملیۆن دۆلار لەیانەکەی وەردەگرێ ئەوە شتێکی وەهای لەسەر ناوەستێت. خانووەکە 6 ژووری نووستنی تێدایە لەگەڵ هۆڵێکی لەش جوانی و باڕێکی خواردنەوە. کۆشک. لە دوای ساڵی 2009 ئیبراهیمۆڤیچ گرنگی بە کاری کڕین و فرۆشتنی خانوو کۆشک دەدات و کۆشکێکی کڕی لە شارەکەی بە نرخی 3.5 ملیۆن دۆلار کە لەسەر 1890 دۆنم زەوی لە ساڵی 1912 بنیاد نراوە. کەنیسە. لە ساڵی 2015 لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید کەنیسەیەکی کڕی بە نرخی 11 ملیۆن دۆلار، بێگومان بە مەبەستی ئاینی نەیکڕیوە، بەڵکو دەیەوێت بیکا بە خانوو و لە دوای خانە نشینبوونی لەوێ بمێنێتەوە. دوورگە. زۆر کە من ئەو کەسانەی کە دەتوانن پارەیەکی زۆر کۆکەنەوە و دوورگەیەکی پێ بکڕن لە دەریای کاریبی،
و ئیبراهیمۆڤیچ یەکێک بووە لەوانەی کە دوورگەیەکی کڕیوە، بەڵام لە دەریای کاریبی نا، بەڵکو لە وڵاتەکەی خۆی دوورگەیەکی کڕی بە ناوی داڤینسی و بە تایبەتی ئەم ناوچەی هەڵبژاردووە چونکە ناوچەیەکی بازرگانیە و ناوچەی ڕاوکردنە. ئۆتۆمبیلەکانی ئەم یاریزانەش وەکو هەموو یاریزانەکانی تر بەشێکی سەروەتەکەی لە کڕینی سیارەی گرانبەها خەرج کردووە کە لێرانەدا هەندێک لە سیارەکانی باز دەکەین. پۆڕژ 980 سپایدەر بە تەواوەتی لەشی سیارەکە لە ئەلیافی کاربۆن دروست کراوە و بزوێنەرەکانی لە تیتان دروست کراوە بۆ ئەوەی کێشی کەم بێ کە خاوەنی دوو بزوێنەرە لە پێشەوە و لە دواوەدا کە لە تواناییدا لە دوو سرکەدا بگاتە خێرای 300 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و هێزی 608 ئەسپی هەیە. مازێراتی گران تۆریزمۆ. ئیبراهیمۆڤیچ دوای پۆرشەکەی چێژ لە لێخوڕینی ئەم ئۆتۆمبیلە دەبینێ کە 8 پستۆنە و هێزی 640 ئەسپی هەیە و لە 0 تا 100 کیلۆمەتر تەنها 4.7 سرکەی پێدەچێت. لامبۆرگینی گۆلۆرادۆ بیکۆلۆر. ئەم دانیان ئۆتۆمبیلێکی تایبەتە سەبارەت بە ئیبراهیمۆڤیچ کە هێزی 560 ئەسپی هەیە و لە 0 تا 100 کیلۆمەتر تەنها 3.5 سرکەی پێدەچێت و خێرایەکەی 351 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. ئۆدی S8 کە مۆدێلێکی 2018 و چەند تایبەتمەندیەکی هەیە کە توانای لێخوڕینی ئۆتۆماتیکی هەیە و بزوێنەرەکەی 12 پستۆنە و خێرایی تەواوی 300 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. فیراری ئێنزۆ. ئەم یاریزانە بەبەختە چونکە توانای دانەیەک لەم فیراریەی دەستکەوێت چونکە تەنها 399 دانەی لێ دروست کراوە لە جیهاندا و لە ساڵی 2002دا لە پێشانگایەکی بەریتانی توانی لە مازدەیەک بباتەوە و بزوێنەرەکەی 12 ڤە و لە 0 بۆ 100 کیلۆمەتر 3.5 سرکەی پێدەچێت و خێرایی تەواوی 360 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. ئیبراهیمۆڤیچ زیاتر لە 32 جامی بەدەستهێناوە لە ماوەی 20 ساڵی یاریکردنیدا. سامانەکەی بە 220 میلیۆن دۆلار مەزەندە دەکرێت، هەروەها ساڵانە 35 میلیۆن دۆلار وەردەگرێت. جگە لەو پارەی وەری دەگرێت لە کۆمپانیاکان وەک سامسۆنگ و نایک، هەروەها لۆگۆیەکی تایبەتی بەخۆی هەیە لە کۆمپانیای بۆنێکی بەناوبانگ بە ناوی ئێزێک تایم، هەروەها لە یاریەکدا بوونی هەیە بە ناوی زڵاتان لێجند. و پرسیارەکەمان لە ئێوە ئەوەیە ئەگەر تۆ یاریزانێکی تۆپی پێبوویتایە سەروەتەکەت لە چی سرف دەکرد کە ملیۆنان دۆلارە؟ لە کۆمنت ڕای خۆتمان پێ بڵێ و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.